بەگومانی ساختەکاریەکی ڕێکخراو و پلان بۆ داڕێژراو لە ئەنجامی هەڵبژاردنەکاندا 4 لایەن لە سلێمانی کۆبوونەوە. دەستگای هەڵبژاردنەکانی کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی و ڕەوتی هەڵوێست و بەرەیگەل لە ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری لە سلێمانی کۆبوونەوە و تاوتوێی ئەو بەڵگانەیان کرد کە لەبارەی ساختەکاریەکانەوە هەن. ئەو لایەنانە دەڵێن ئەو دەنگانەی بۆیان هاتۆتەوە هی خۆیان نییە و هەوڵی کۆکردنەوەی بەڵگەی زیاتریش دەدەن بۆ گرتنەبەری ڕێکاری یاسایی. ئێستا بەڵگەکانمان کۆکردێتەوە لە قۆناغی تەحقیقین بۆ بەڵگەکانمان لە چەند ڕۆژی داهاتوو ئێمە تەواوی بەڵگەکان بە دیکۆمنت ئاراستەی ڕایگشتی لە کوردستان پەرلەمانی عێراق و هەموو هێزولایەنە سیاسیەکانەکەین. ئێمە هەمومان متفقین لەسەرەوەی کە خروقاتێکی زۆر هەبووە چ لە دەنگدانی تایبەت و لە دەنگدانی گشتی لە دەرەوەی بنکەکان لە ناو بنکەکانی دەنگدان. بۆیە ئێستا ئەم خروقاتانە لە کاتی خۆی تۆمارمان کردوون کۆمیسیۆنمان لەسەر ئاگادار کردوێتەوە و لە هەندێک شوێن سکاڵامان کردووە چاوەڕێی ئەوەی نەو سکاڵانە. بەڵام ئێستا هەندێک بەڵگە هەیە لەوەی کە ئەنجامەکان وەک ئەوەی کە دیارە بە دڵی ئێمەمانان نییەوە لە لای خەڵکی هەرێمی کوردستانیش زۆرینەی زۆری خەڵکی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەن کە ئەنجامەکانەوە ئەنجامانە نین کە بۆ لایەنەکان هاتوونەتەوە. نوێنەری ڕەوتی هەڵوێست ژمارەیەک بەڵگە لەبارەی دزینی دەنگەکانیان و بوونی ساختەکاری دەخاتە ڕوو جەخت دەکاتەوە لەسەر بەرگریکردن لە دەنگی دەنگدەرەکانیان. ئێوارە کە سنووقەکە هەڵبسراوە کە شریتەکەش هاتووە دەرەوە نە لە دەستیەکە نە لە ئەلکترۆنیەکانیە، ینی ئەحمەوەی تێکردو مەحموو هاتووە دەرەوە. دەبەرەوە ئەمە سڕێک و نیهێنیی تایە لە ڕاستیە. ئێمە وەڵامی ئەو نیهێنیەمانەوێت هیچی تر وەڵامی ئەمەمانەوێت. ئەگەر وەڵامەکە هەر فعلەن ئەم برادرانە نەیان توانیوە دەنگ بە خۆیان بێت کە زۆر زۆرن. یعنی من لە ئێمە لە ڕۆتی هەڵوێست زیاد لە 15 کاندیدمان دەنگەکانی دیاری نییە، بەس لە سلێمانی زیاد لە 8 کاندیدمان لە دووهۆک و لە سۆران دەنگی دیاری. ئێمە قیادیمان هەیە لە هەولێر لە بنکەی کەس نەزان خۆی و 11 نەفەر دەنگیان بە ئێمەیاوە لە یەکێک لە بنکەکان لە ناو کەس نەزانە هەڵوێست سفری هێناوە. نوێنەری بەرەیگەلیش ئاشکرای دەکات کە ئەو 4 لایەنە پێشتریش گومانیان لە هێندێک جوڵە هەبووە و کۆمیسیۆنیان لەو بارەیەوە ئاگادار کردوتەوە. ئێمە وەکو بەرەیگەل ئەو نەتیجانەی کە بۆمان هاتۆتەوە بە هەموو شێوەیەک دەنگی ئێمە نەبووە و ڕای ئەگەێنین لێرەوە کە بەڵێ پێشێلکاری کراوە، بەڵێ تەزویر کراوە، بەڵام ئێمە کاتێک ئەمە قسەی تەواوەتی خۆمانی لەسەرەکەین کە بە بەڵگەکانمان بەڵگەی بەهێز بخەینە ڕوو. بەر لە هەڵبژاردن ئەم لایەنانە گومانمان هەبوو لە پرۆسەکە، گومانمان هەبوو لەو جوڵانەی کە ئەکرا. ئێمە سەردانی کۆمیسیۆنمان کردو ئاگادارمان کردوونەتەوە. ئێمە ئەم گومانانەمان هەیە. ئێستا پرۆسەکە بەڕێوە چووە، نەتیجەکانمان بینیوە کە ئەو نەتیجانە هەمومان ڕەتیەکەینەوە نەتیجەی ئێمە نین. بەرەی ناڕازی لە هەوڵدان تەواوی بەڵگەکان کۆبکەنەوە بەوردی شێوازی ساختەکاریەکە ئاشکرا بکەن. دواتر ڕێکاری یاسایی دەگرنە بەر و هەڵوێستی ڕوونیش بۆ ئەندام و لایەنگرەکانیان و ڕای گشتی دەخەنە ڕوو. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.